بەرنامەی ئەم جارەمان تەواو جیاوازە، باز لە شاخەوانی و سروشت پارێزیەکەین. لە سەرەتای دەستپێکی هەموو گەشتەکانمانە کاتێکە لە شار بەڕێکەین و دێنە شوێنی دیاریکراوی گەشتمان بۆ نمڕۆ ئەمڕۆ ناوچەی دێدێژە و دۆڵی چەپەچنارەمان هەڵبژاردووە. ئەگەر بڵێم ماڵی دووەم ڕەنگە گوناه بێ، ئێرە ماڵی یەکەمان، چونکە ئەو هەموو تاقە و وزەی کە لێرە دەستمانەکە لەو شوێنێکتر دەستمان ناکەوێت بە هەموو پێگاتەکانیەوە بە ڕۆحی و بێڕۆحیەکەی لێرە وەکو جەستی خۆمانی پارێزین. ئێمە وەکو کۆمەڵی خۆمان کاتێک گەشت ئەکەین بۆ سروشت هەروەها ڕزگاربوونمانە لە جەنجاڵەکانی ناو شار. ئەو کەسەی کە عاشق و عەوداڵی شاخەوانی و ژینگە دۆستیە پێویستە کە خۆیان لە بەکارهێنانی مادەی پلاستیکی و بەتڵی ئاو پارێزن. ئەمە وەرزشە زۆر جیاوازە لەگەڵ سروشتە ئەیکەی بەڵاستی ڕۆحێکی وەرزشیە. ئێمە هەر هەفتەیەکە شاخێک هەڵەبژێرین لەگەڵ ئەوەی ئەمانەوێت سیمایەکی جوان ببینین، ئەگەر مەسەلەن شوێنێک ببینین ناشرین کرابێت یان خۆڵی لێ بەجێ هەڵدرابێت لەگەڵەوە ئێمە خۆمان پاکی ئەەکەینەوە بۆی ئەگەر کەسانێکی تر هاتن ئەگەر کوردیش نەبن بیانی بن شوێنەکە بە پاکی ببینێت. بەڕاستی ئەم ژینگە جوانە قابلی ئەوەیە ئێمە بەڕاستی بیپارێزین لە چاوەکانمان زیاتر بیپارێزین لەبەر ئەم ئێمە بەم سروشتەوە جوانین و تەندروستیمان بەم سروشتە جوانیەوە جوانە.